بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ڕووماڵی گەڕان بە دوای تەرمی مامۆستا ئاڤێسا بەردەوامە. ئێستا لە قەزای خەباتین. تیمی پایتەخت میدیا سەرجەم باسکەکانی بەسەر کردەوە وەکو دیار بوو. سنووری هەولێر بەسەر 21 تیم دابەش بوون بۆ گەڕان بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستا. دوای بەسەرکردنەوەی گۆپاڵ و چەمما ئێستا لە قەزای خەباتین. تیمی بەرگری شارستانی قەزای خەبات و خەواسی قەزای خەبات بەردەوامن لە دوای تەرمی مامۆستا ئاڤێستا لە بەیانی کاتژمێر 6 بەیانی تا ئێستا بەرە نزیکین لە مەلای مەغرب گەڕان بە دوای تەرمەکە بەردەوامە. ئەوەی دەیبینن سنووری زەی گەورەیە لە نێوان ناحیەی کەڵک و قەزای خەباتە. تیمی بەرگری شارستانی هەولێر و تیمی خەواسی قەزای خەبات بەردەوامن لە گەڕای. ئێستاش ئەوەی دەیبینن پردی کەڵەکە لە پشتمەوە دەبینن وەکو بەردەوامە. ئەگەر هاتوو ئەو تەرمە بەزەی گەورەدا هات بۆ ئەوەی تیمی بەرگری شارستانی قەزای خەبات خێرا بن لە دۆزینەوەی تەرمەکە و بگەن بە تەرمەکە بۆ ئەوەی تەرمەکە دەربێنن. ماوەی 7 ڕۆژە گەڕان بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستا بەردەوامە. ئەو مامۆستایی بە مەبەستی گەشتکردن ڕووی لە سەیرانگاکانی مێرگەسوور کردبوو. خەڵکی هەموو چاوەڕێی دۆزینەوەی ئەو تەرمەنە وە سەرۆک بارزانی خۆی داوای لە پارێزگای هەولێر کردکە هەموو بکەونە حاڵەتی ئامادەباشی بۆ ئەوەی تەرمی مامۆستا ئاڤێستا بە زووترین کات بدۆزنەوە.